لە دەرەجەی کار و چالەکانی بۆردی وەردەشدا ئەمڕۆ لە بارگای بۆرد یان لە بارگای ئەنجومەنی سەرکردایەتی کە بۆردی وەردەش لە بینای ئەنجومەنی سەرکردایەتیدا تا ئێستا پێشوازیمان کرد لە گەنج و لاوی جیاجیا لە بوارە جیاجیەکانی وەردەش لە ناوچە جیاجیەکان لە ناویشیاندا گروپێک لە کچانی وەردەشکاری دەربەندی خان ئێمە دەمانەوێت بڵین کە جیالەوەی کە پشتیوانی کوڕان و پیاوانی وەردەشکارین پشتیوانی کچان و ژنانی وەردەشکاریشین لە هەموو ناوچەکانی کوردستان و لەو چوارچێوەیەدا ئەوڕۆ پێشوازیمان کرد لە گروپێک کچی وەردەشوانی دەربەندی خان و وێڕای پشتگیری و پشتیوانی و جێبەجێکردنی بەشێک لە داواکارەکانیان پشتیوانی بۆردی وەردەش و یەکێتی نیشتمانی کچانمان بۆ دووپاتکردنەوە و تاکیدمان لەو کردەوە کە بۆردی وەردەش لە خزمەت هەموو گەنج و لاوانی ئەو نیشتیمانەدایە لە زاخۆ بۆ خانەقین بە کەرکووک و ناوچە شێشە لەسەرەکان